لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان، لە بەرنامەی 58 و 59 باسی بنچینەی پەیوەندی لەگەڵ خەڵکدا کە لە بەرنامەی ڕابردوو کە 58 و 59 باسی بنچینەیەکمان کرد کە بنچینەیەک بوو کە ئەو بنچینە بتۆ هۆی ئەوەی کە پەیوەندیەمان لەگەڵ خەڵکدا پەیوەندیەکی دروست بی کە ئەویش بتێ گرنگدان بە ڕەوشت لە هەموو بوارێک، لە بواری کردداری و لە بواری قسەکردندا. ئەو ڕۆدەینە سەر خاڵی دووەم کە باسی هەزبەرزی الذوق الرفيع کە بین لەوەی کە ئەو ئینسانە ڕەوشتێکی بەرزی هەیە کە پێویستە ذەوقێکی بەرزیشی هەبی، هەستێکی بەرزیشی هەبی، لەگەرچی لە قسەکردن، لە مامەڵەکردن، لە ڕۆیشتن، لە دەنگ بەرز نەکردنەوە، لە یەکسیانی لێوان مامەڵەکردن لەگەڵ خەڵکدا کە باس دەکەین کە ئەو موشانە تۆزاروێ دووشە هەیە. هۆ دووشیان کاتێک بەکاردێن ڕەوشبەرزی تێدا، بەڵام یەکێکیان جوانترە، ئێکیان ڕێکترە، ئێکیان زیاتر دڵی بەرامبەر ڕادەچێشی، کاریگەری زیاترە، بۆیە تێ دێی ئەو هەزبەرزیە دێ ئەو شە جوانە دەی بەکاردەهێنی. بەو شێوە یان لەگە ڕووی کرداردا تۆ کاتێک والعافین عن الناس باسمان کرد کە کاتێک لە خەڵک خۆش دەبی هەم قسەیە جوانترین قسە بەکاردەهێنی، کاتێک دەی لێ خۆش دەبی یان داوای لێبوردنی لێ دەکەی بە جوانتر تەنها لێبوردنێکدا لە کۆرکردنەوە بێ. داوای لێبوردن ڕەوشتێکی بەرزە، بەڵام بە هەستێکی بەرز دێ تۆ داوای لێبوردنی لێ دەکەی بە شێوەیەک دڵی ئەو ئینسانە هیچی لە ناو نامێنێ. لە کرداریشدا کاتێک ئەم ئینسانە کردارێکی جوان دە کردارەکە بە شێوەیەکی جوان دەکات، بە شێوەیەکی هەرز بەرز دەکات. لە ڕۆیشتندا ئەو ڕۆیشتنەی کە دەڕوا پێشەنگ دەبی ئەم بابەتانە هەموو هەستێکی ڕەفیعی هەبی، ذەوقێکی ڕەفیع هەبی لە دیاریکردنی وشەکان، لە کردارەکانی، لە ڕۆیشتنی، هەروەها چۆنیەتی نەبڕاتی سەوتی، لە دەنگ بەرز نەکردنەوە کە ئەمە بابەتە بەڕاستی پێشەنگ تاکو بە نەرمونیانی. دەمەینی زۆر کەس هەیە کە بەو ئوسلوبە نەرمونیانەی توانیتی بەڕاستی کاریگەری هەبی، چونکە ئوسلوبی دەنگ بەرزکردنەوە لە هەندێک کات پێویستە، بەڵام کاتێک دەبینی پێشەنگ کاتێک دێ پێیام لە بۆ خەڵک ڕوون دەکاتەوە، دیدەکەی لە بۆ خەڵک ڕوون دەکاتەوە، دیدی تێگەیشتن ئەوەیە دەنگت بەرز نەبی، دەنگێک بی کە هەستێکی بەرزی تێدابی. هەروە لە مامەڵەکردن لەگەڵ خەڵکدا بە شێوەیەکی هاوسەنگ کە ئەمە پێشەنگ مامەڵەی لەگەڵ خەڵک دەکەی، بەڵام نابی فەرق و جودا بکەی لەوەی هەبووی نەبوون، دەسەڵاتدار و دەسەڵات نەدار. بۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک لە بۆ بەرژەوەندی بانخوازی ئیسلام، پەیامی ئیسلامدا کە بە شێوەیەک لە شێوەیەکان سەنادیدی قوڕەیش و هەروەها کە عەبدوڵڵای کوڕی ئوم مەکتوم دێتە لای باشە، لەو کاتێ پێغەمبەر صلی الله عەبەسە وەتەوەلە، خوای پەروەردگار کە دەیگەڕێنتەوە سەر بەو شێوەی کە مامەڵە بکە لەگەر هەموو کەسێک یەکسامی. بۆیە کەسی پێشەنگ کاتێک پێشەنگ کەسێک دێ دۆقەی لەگەر دەکا بە هەمان شێوەی ئەو کەسەی کە دەیناسی بەو گەرم و گوڕیە، بەو دەستخۆشینێ چاو لە ناو چاوی قسەی خۆش، نەک کەسێک دێ کاتێک دێ پێشەنگێکمان هەیە ئەو پێشەنگە خاوەن پەیامە کەسەکە ناناسی، کەسەکە دەی داوای لێ دەکە ڕزمێکی لەگەر بگرێ، داوای لێ دەکە دۆقەیەکی لەگەر داوای دەکە کاکە شتێکم هەیە کاتم نییە، بەڵام کەسێکی دێ کە دەیناسی کاتی دەداتی، دەبی لە پێشەنگ دەبی عادل بی لەو بوارانە، چونکە تۆ دەتەوێت پەیوەندی لەگەڵ خەڵک چییە تونند و تۆڵکەی، هەمویان بە یەک چاو تەماشا دەکەی، هەمویان بە یەک، چونکە تۆ بابەتەکەت بابەتی کەسی نییە ئەوەی دەیناسی و ئەوی نایناسی، بابەتەکەت بابەتی کەسیز نیە هەبوون و نەبوون کە تو ئیسفادەی لە مادیەت و لە نەبوونەکەش نەکەی. مەبەستەکەت لێرە گەیاندنی پەیامەکەیە، مەبەستەکەتەوێت تۆ پەیوەندیەکە لەگەڵ خەڵک تونند و تۆڵ بکەی، ئەوەش خەڵکە ئەوەش خەڵکە، لەسەر ئەو بنچینەی تۆ لەگەڵ خەڵک هەڵس و کەوت دەکەی.
شێوازی قسەکردن بە شێوازێک لەگەڵ حەند من شێوازی قسەکردنەکان دەگۆڕێ لەگەر کەسێکی منداڵ و لەگەر کەسێکی گەنج و لەگەر کەسێکی بەتەمەن و لە کەسێکی پیر و لەگەر کەسێکی خوێندنەوار و نەخوێندنەوار و ئەم بابەتانە بەڕاستی ذەوقی ڕەفیعی پێدەوترێ ڕووگەشی لەگەر خەڵک بە هەمان شێو بابەتێکی ئەخلاقیە هەرەوە بابەتێکی حەز بەرزەی ذەوقێکی ڕەفیعیە گوێگرتن لە خەڵکدا حوسن الاستیماع کە بەڕاستی زۆر جاروەیە یعنی کۆمەڵە کەسێکمان هەیە کە خۆی بە پێشەنگ دادنێ کە توانای گوێگرتنی لە خەڵک نییە توانای جێگە دەبی گوێ لە خەڵک ببی گوێ لە بۆ خەڵک شەل بکەین خاستن ئەگەر بێت و تۆ دەتەوێت کێشەی خەڵک چارەسەر بکەین یان تۆ دەدەوێت قەزیەیە کە پەیامێک تێ و پەیامەی بگەینە خەڵک لەوانەیە و کەسەیە شتێکی هەبی هەندێک کەسی هەیەشا لەو پێشانکانە زۆر گرنگی بۆ بوارە دەدەن زۆر زاروێت تەمەشا گفتوگویەک دەکەم کە کەسێک دێ سیمینارێک یان وتارێک پێشکەش دەکات زۆر بە دڵکراوەی کە ڕەحابەتی سەدر ڕێگا بە بەرامبەرەکەی دەدا کە قسەکانی هەرزە قسەکانی مخالیفی قسەکانی ڕێگای پێدەێت تەواو قسەکانی خۆی تەواو بکە ئەمە پێدەرێنێ ئەمە پێدرێ دەوقی ڕەفیع هەستێکی بەرزی هەیە لەوەی کە گرنگی بە چ دەدا گرنگی بە خەڵک دەدا گرنگی بە خەڵک نادە لە بۆی پێبرین گرنگی پێدەن گرنگی لە بۆ خەڵک دەدا بۆی ئەو پەیامەی هەیەی بیگەینی خزمەتی پەیامەکەی بکەین هەروەوتنین زۆر زاروێ بەڕاستی وکتنەی بێسەروبەر لەلایەن ئەو کەسانە دەوترێ کە خۆیان بە پێشەنگ دادەنێ پێشەنگ دەبی بە هەموو شێوە لە نوکتەی بێسەروبەر کە حەیابەر کە مخالفی شەرعی تێدایە نوکتەی دروست و هەروە واقعی و یان بە شێوەیەک مامەڵە بکەی کە لە هەڵسوکەوتتدا شێوە دەعاپەیەکی تێدا شێوە خۆشێشی تێدا لەتافەیەکی تێدا ئەم بابەتە دروستە بەڵام ئەگەر بێت و نوکتەیەکت دروست کرد و کە لە واقعدا نەبوو هەروە نوکتەیەکت دروست کرد کە ئەسڵەندا ڕوشکێن و حەیابەر بوو بە هیچ شێوەیەک پێشەنگ دەبی لەو بابەتانە چیە دوور بکەوتەوە لە دانیشتەکان دەبی ئەو کەسە ذەوقی کاتێک لە کۆبوونەوەکان لە دانیشتەکاندا تەنها ناوی سەری مەجلیس بگرێ کەسی پێشەنگوە دامنی تەنها خۆی لەبەر ئەوەی بەناوبانگە و هەروە ئەوە پێشەنگ و خەڵک دەیناسی ئیدی تەنها ئەو شانی قسەکردنە نەخێ دەبی تۆ مەجاری خەڵک بدەیت تاکو بتوانانی ئەو پەیوەندی لەناو خەڵک چێ بەهێزتر بکەیت زۆر جار بێ کەسێکی پێشەنگ دەستە شوێنێکدا کە ئەو مەجلیسە خەڵک بەجێی دێنی لۆ بەجێی دێنی چونکە هەست بەوەی دەکەن ئەو کەسە مەجالی کەس نادا قسەی بکە مەجالی کەس نادا بۆیە دەبێ لە مەجلیسەکاندا مەجلیسی کراوە لە ماڵەکان لە شوێنەکان مەجلیسی کراوە هەموو بۆیان هەیە قسەی بکەن تەنها ناترا ئەو قسەی بکە و خەڵک جێ بگری ئەگەر سیمینار بێ و بابەتێکی ترە بەڵام کاتێک لە مەجلیسی دانیشتنی کۆبوونەوەکان هەموو مافی قسەکردیان هەیە تەنها ئەو کۆنتترۆلی قسەکردن نەکە بەڵکو بزانی چەند قسەی کردی و پێویستە خەڵکی دیش چەند قسەی بکە هەروەها باری خەڵک گران نەکە ڕازگۆبوون لەگەڵ خەڵک هە مزداقیە بەڕاستی زۆر دەورێکی هەیە کە لەوەی کە لەو هەزبەرزیەی کە پێویستە کەسێک بۆی کاریگەر بێ کەسێک کە پەیوەندی لەگەڵ خەڵک دروست بکە لە بابەتی ڕازگۆی مستاقیە زۆر یا أيها الذين آمنوا كونوا مع الصادقين حتى خوای پەروەردگاریش یا أيها الذين آمنوا كونوا مع الصادقين لەگەڵ ڕازگۆیان بن ڕازگۆ لەبەر ئەوەی دەبتەوە ئەوەی خەڵک خۆشی دەوێت خەڵک خۆش دەوێت بۆ نمونە تەنها چەند نمونەیەک کە باسی زەوقی هەستی بەرز دەکەین لە سەدەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆز دەکات لە بۆ شاری مەدینە نەماڵی ئەبوو ئەیوبی ئەنساری دەمینێتەوە کە ئەبوو ئەیوبی ئەنساری خانوویەکی بە دوو قات بووە دوو نهۆم بووە نهۆمی خوارەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لێ بووە نهۆمی سەرەوەش ئەبوو ئەیوبی ئەنساری تێ بووە ئەبوو ئەیوبی ئەنساری هەستێکی بەرزی هەبووە یەکەم شتێتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرێ ئەتوو بڕۆ سەرەوە مەدەینە خوارەوە لۆ ئەمە شاک ئەمە ڕەوەشتە بەرزیە و هەمەز بەرزیە لەبەرەوەی ئێمە تەپەتەپمان دێ لەوانەیە ئێوە ئازار بدەین ئەوە یەک دووش کاتێک باسی ئەوەی دەکە کاتێک لە سەربانەکان لە سەربانی نهۆمی دووەم دەڕۆیشتنی بەخۆ بە خێزانەکەی زۆر ئاگادار بوون تەپەتەپ نەکەن بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئازار نەدەن ئەمە پێی دەنی هەستێکی بەرز شەوێک لە شەوەکان کە ئاو دەڕێژی ئاو دەڕێژرێ ئەو ئاوە
شیشک دەکاتەوە خەریکە نەکو دلۆپەیەک لە دلۆپەکان بستە خوارێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئازاردا. ئەم هەستە بەرزە ئەم ذەوقە ڕەفیعەی کە ئەبوو ئەیوبی ئەنساری هەیە کە دەبین بە شێوەیەکی مامەڵی کردێ لەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەمە پێ دەرێن هەم ڕەوشت کە بەڵام لە ڕەوشتەکە هەستێکی بەرزیشی هەبووە لە ڕەوشدا، جوانیەیەکی هەبووە. ئەو جوانیەی لە ڕەوشدا دەبینین بوویتە هۆیەوە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە شاهۆ بن کە ئەصحابی کەالنجوم کە ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو نەجم وەکو ئەستێرەنە. لە کتێبی تاریخی مەدینەی دیمەشقدا کە دەژێڕنەوە عەطای کوڕی ئەبی ڕەباح کە باسی ئەوەی دەکات ئین الرەجل لا يحدثني بالحديث فأنصت له كأن لم أسمعه قط وقد سمعته قبل أن يولد. سنزوانا كعطا دەڵێ کەسێک دێ حەدیثێکم بۆ دەژێرتەوە لەو حەدیثە گوێی لە بۆ دەگرم کە کاتێ گوێی لە بۆ دەگرم فأنصت له نارێ أسمعه مەشاکە أسمعه فأنصت له جێم لێو هەروەها تەرکیزێکی تەواوی لە بۆ دەکەم كأن لم أسمعه و پیشان دەدەم بەرامبەرەکەم كأنما قەت جێم لێ نەبووە وقد سمعته قبل أن يولد. لە واقعدا ئەو حەدیثەی ئەو لە بۆم باز دەکا پێش ئەوەی لەدایک بی من جێم لێ بووە، بەڵام کاتێک دەبین چۆن مامەڵی لەگەر کەسەکە کردووە، مامەڵی بەو شێوەی لەگەر کردووە قسەی پێ نەبڕیە وەو شێوەش هانیدایە کە ئەو قسەی بجێرتەوە، بەو شێوەش کە تێگەاندێ کە ئەوە یەکەم جارە کە ئەو حەدیثەی لە بۆ دەژێرتەوە بە شێوەیەک لە شێوەکان کە کەسەکە حەز بەوەی بکە کە خزمەتێکی خەڵکی کردیە. ئەمە پێی دەڵێن ئیجابیات، ئەمە پێی دەڵێن هەزبەرزی. ئێستاکە خەڵکی ئێستاکە چۆنە باسی قسەیەک دەکەی هێشتا تەواو دەکرێت ڕاو من جێم لێ بۆ تخوا مەجێڕۆ ئەوە دووسێ جارە بجێڕێەوە ئەو فلان کەسیش ئەو ڕۆژێ ئەو شتەی باس کرد. ئەو بابەتانە دەبتە هۆی ئەوەی ئینسانەکەی وەرێ دەکەی کە جارێکتر لە مەجلیسدا قسە نەکە. بەڵام دەبینین کە سەلەفی ساڵح چۆن تێگەیشتنە لەم هەزبەرزیەی کە عەطا کە بە شێوەیەک لەگەر کەسێک قسەی دەکات کە حەدیثێک پێش ئەوەی ئەو ئینسان لەلایەک بێ جێبیستی بۆ، بەڵام کەسەکە لە بۆی دەجێڕتەوە جێگر دەبی و هەروە وانیشان دەدا قەت ئەو حەدیثەی نەبیستیە لە بۆ ئەوەی هانی ئەو کەسە بدا، هانی ئەو گەنجە بدا. حتمما ئەو کەسە لە عەطای بچووکترە کەواتە دەیەوێت هانی بدا، قودرە و توانایی بداتی بۆ ئەوەی حەدیث بجێرتەوە، بۆ قسە بجێرتەوە، نەک ڕاستە خۆ دەم کوتی بکرێ کاکە تو چی ئەو بابەتەوە لە فلان کتاب و لە فلان کتاب فلان کتاب باس کرێەوە چیەوە بازەکە بابەتیش من 100 کتێبم لەسەر خۆی دیتەوە. زۆر جارێک گەنجێک دێ باسی بابەتێک دەکا یان لە کۆڕێکدا یان لە کاتی زانکۆدا گەنجێک درێ ئەو بابەتە بەو شێوەیە مامۆستایەکەش دەبی گوێی لەوە بگری یان ساعتی لەوە بگری کە ئەنەما ئەو قسەیەکی نوێیە، نەک وەکو ئەوەی بری ڕاستەوە خۆ ئینسانەکە تێک بشێن و هەر دەمکوتی بکە برێوانە بابە ئەمە هەلە بە کەلۆریۆسی لە مەرحەلە دوویەوە بابەتانەمان خوێندیە، پێش ئەوەی بێ کولی ئەو بابەتانە و کتابانەم هەم خوێندیە. دەبین کابراکەیت لێ دەکەی ئەمە پێی ناوەترێ زەوقی ڕەفیع، هەستێکی نزمی هەیە. هەروەها خەتیبی بەغدادیش باسی قسەیەک دەکا بە هەمان قسەکە لەگەر عەطایە کە معاذی کوڕی سەعید دەژێرتەوە لە عەطا دەرێ فتحدث رجل بحديث فاعترض له آخر في حديثه. لما زيسي عطاء خلق دانيش بو كسيك دا بياوك دا فتحدث رجل بحديث بياوك لو بيواني لما زيسي عطاء دانيشتيا باسي حديث يشيكير فاعترض له آخر إيكشتر اعتراضي ليقرت في حديثي لقصة كايدة لو كاتي عطاء سيكوت فقال عطاء سبحان الله ما هذه الأخلاق باكو بيقردي بو خواي بيقردو سجور أخلاقك إني لأسمع الحديث من الرجل وأنا أعلم منه من جي دقرم لكسيك دا كحديثك بودا جرتو وأنا أعلم منه فأريهم من نفسي إني لا أحسن منه شيئا
وا کاتێکیش نیشان دەدەم لێرە دەیهوێ تەڵەبەکانی خۆی دە فێرە ڕەوشت بەرزی و هەز بەرزی بکە. شەرت نییە تۆ ئەگەر بێت و هەموو شتێکە زانی هەر کەسێک هات ئەو شتەی لەوە تو باس کردو تۆ ڕاست خۆ دەم کوتی بکەیت. نەخێر مەجالی بدە با قسەی بکە. ئەمە نیشانەی چیە؟ نیشانی هەز بەرزیە، نیشانی گرنجدانە بەرامبەر چێ؟ بە بەرامبەر. بۆیە خاڵی دووەم کە پێویستە کەسی پێشەنگ گرنگی پێ بدە کە هەز بەرزیە لە هەڵسوکەوتدا، هەز بەرزیە لەوەی کە لە شێوازی قسەکردندا، هەز بەرزیە لە ڕووگەشیدا، هەز بەرزیە لە گوێگرتندا، حوسن ئیستیما، هەز بەرزیە لەوەی کە لە کۆبوونەوەکان کە مەزادی خەڵک بدا، هەز بەرزیە لەوەی کە باری خەڵک گران نەکا، کە پێویستە لە پەیامەکە و لە قسەکانیدا کەسێکی ڕازگۆبی هەروە ڕوشکێن نەبی کە ئامۆژگاریەکانی کە نسحەتەکانی ئامۆژگاریەکی خەمخۆرانەی تێدابی نەک ئامۆژگاریەکی بە شێوەیەکدا کە کەسەکەی چییە؟ کە کەسەکەی بە شێوەیەکوا پیشان بدەیت کە کەسێکی کە نەزانە یان کەسێکی بێدینە یان کەسێکی لێ شێوەکان پێد و کەسایەتی ئەم ئینسانەتە تێک بشێنی. بۆیە هەزبەرزی ئەوێ تۆ کەرامەتی ئەم خەڵکایە ئەگەر بێت و لە قسەکردن و لە کردار و لە گفتار و لە کۆبوونەوەکان دەبی ئەو مرۆڤە دەبی بیپارێزی بۆ ئەوەی کە سنوورەکانی خوای پەروەردگاریش گرنگی پێ بدە. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.